پێویستە خۆمان ئامادەکەین بۆ مردن، چونکە هەرچەندێک تەمەنمان درێژ بێ، تەمەنمان کورت بێ، ئەگەر 1000 ساڵ بژین لەم دنیادا بە هەزارەها ملیۆنەها کەسە بوون لەم دنیاە 1000 ساڵ زیاتر 500 ساڵ ژیان بەڵام کوان لە بابا پیری ئێمە چەنەها کە 100 ساڵ زیاتر ژیا بەڵام کوا چی لێ هات؟ چونکە ڕۆژێک دێت ئێمە لەم دنیادا سەفەر دەکەین و بار دەکەین، دەڕۆین، بەڵام ئاگامان لەو خاڵە بێ بەم خامە سپێوە لەسەر شان هەڵدەگیرین، دەمان خەنە سەر شان، خەڵکی جەنازەکەمان هەڵدەگرێ بەرەو گۆرستان، بەرەو ماڵی قیامەتمان، بەرەو یەکەم مەرحەلەی قیامەت کە مردن و ئەوەیە کە ئەلهاکم التەکاثر حەتا زورتم المەقابر. خوای گەورە سەردانیکردنی گۆڕستان، مردنی ئێمە بە زیارەت و سەردانی ناوە بە چونکە ئەوە کاتی لەوێشە هەر دەڕۆین. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە ڕۆژێک دێت لەسەر شانی خەڵکی هەڵمان دەگرن. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح بوخاری هاتووە دەفەرمێ کاتێکە جەنازە هەڵدەگیرێتە سەر شانی خەڵکی جەنازەکە هەڵدەگرن، ئەگەر کەسێکی چاک بێ و ساڵح بێ، ژن بێ یا پیاو، ئەڵێ قەدیمونی پێشم خەن، زوو بمبەن بۆ گۆڕستان، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕە. ئەی کەس و کارەکەم، ئەی ئازیزان و خۆشەویستانم، پێشم خەن، زوو بمبەن بە خاکم بسپێرن، چونکە زۆر مزگێنی خۆشی پێدراوە، پێیوتراوە فڵان کەس خوا لە تۆ ڕازیە، فڵان کەس تۆ بەهەشتیت، فڵان کەس مەترسە، هیچ ناخۆشی و ناڕەحەتیەک لەسەر تۆ نییە، بۆیە دەڵێ پێشم خەن با بڕۆم بۆ لای ژیانە خۆشەکەم لە دنیا ڕزگارم بوو. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک چاک نەبێ، صالح و خواناس نەبوو بێ لەم دنیاەدا، ڕێگای خوای نەگرت بێ، کاتێک کە خەڵکی لەسەر شانەکانی هەڵی دەگرن، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم یەک هاوار دەکات ئەو جەنازە ئەو مردووە، غەیری ئادەمی زات، هەموو شتێک گوێی لە دەنگێتی، هاوارەکات ئەڵێ ئەی هاوار بۆ کوێم دەبەن، ئیلا تەنهاکی گوێ لە دەنگی نییە مرۆڤ، چونکە ئەگەر مرۆڤەکان گوێیان لە دەنگی بە یەکسەر دەبورێنەوە، لەوانەیە بمرن، ئەوەندە دەنگی ناخۆشە. کەواتە خۆت ئامادەکە، ڕۆژێک دێت لەسەر شان هەڵت دەگرن، جا ئەگەر چاکبی دەڵێ پێشم خەن، ئەگەر خراپبی هاوار و واوەیلا بۆ خۆت دەکەی. کەواتە خۆشەویستان ئاگادار بن، ڕۆژێک دێت ئەم دنیای بەجێ دەهێڵین، لەسەر شان هەڵمان دەگرن، چیمان کردو بۆ ئەو ڕۆژەی کە بە کفنێکی سپیوە بە بەتانیەک دەمان پێچنەوە، دەمان خەن ناو تابوتێکەوە، بەرەو گۆڕستان و بەرەو ژیانێکی نوێ دەمان بن. کەواتە خۆتی بۆ ئامادەکە.